داوا لە خواکەین خوا قەرەبوومان بۆ بکاتەوە پێش هەموو شتێک ئەو زەر و زیانانەی بەرمان کەوتووەوە کارەبا شتێکی ڕسمیە لەبەرەوە ئەم دەی ئێمە ئاوەکەی بیرە لە ژێرزەویە غێر کارەبا نەبێ ئاوەکە بۆ حیوانات بۆ خۆمان ئیسفادەی لێ ناکەین ناتوانین بەبێ کارەبا ئەو بەکاربێنین لەبەرەوە داوا لە بەڕێوەبەرایەتی کارەبای شارە زۆر و سلێمانی ئەەکەین کارەباکە مامە زووترین کات بۆ چاکاتەوە دوای ئەوە سوپاس بەخوای گەورە زیانی ڕەحیمان نەبووە بەڵام زیانی مادیمان بووە وەکو شوێنی ئاژەڵی حیوان و ماڵێتەکەمان تێکسووە دار و درەختیش کۆمەڵی دار و درەختمان هەبووە ئەویش هەر زیانی بەرکەوتووە ئەمجا وەکو مریشک و خەل و قاز و ئەو شانێشمان هەرتیاسووە هەرچەند ئەوە لە چاو ئەوەی کە ئینسان ئەگەر ڕەحی خۆی سەلامەت بێشانی باس نییە بەڵام زیانمان بەرکەوتووە بەڵام ئەوەی کە زیانێکی ئەساسی و ڕسمی بێ کە ئێمە زۆر زەرورین بێت تەنها کارەبایە سەرێکی زۆر مالیەکەوت بە تایبەتی زەرری کارەباکەمان لە هەموو شت ئەساسترە بۆی ئەم گوندەی ئێمە بە زەبری کارەبانەوێ ئاومانە هەموو ئاوەکانمان بیرە لە دوێنیشۆ کارەبامان بڕاوە داواکاریمان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بە زووترین کات کارەباکەمان بۆ چاکاتەوە بەس کارەباکەمان بۆ چاکاتەوە ئیتر قابل قەرەبوومان بکاتەوە لەم کاتی قەیرانە ناتوانێت قەرەبوومان کاتەوە